نەقمبوونی بەلەمەکەی کۆچبەران لە دەریای ئیجەدا لە شەوی 21 لەسەر 22 مانگە کە زۆربەی سەرنشینەکانی هاوڵاتی هەرێمی کوردستان بوون چەندین چیرۆکی جۆراوجۆری لێکەوتەوە. یەکێک لەوانە چیرۆکی خنکانی خێزانێکی دانیشتووی سلێمانیە. ئەم خێزانە 15 ڕۆژ پێش ئێستا بەرەو تورکیا بەڕێکەوتن تاوەکو لەوێوە خۆیان بگەێنە یەکێک لە وڵاتانی ئەوروپا کە پێگاتبوون لە ژن و مێردێک و 3 منداڵ. بەناوەکانی ئەنەس ئاری تەمەن 8 ساڵ، سەنا ئاری تەمەن 4 ساڵ، ئەسمە ئاری 2 ساڵ، هەروەها برازایەکی پیاوەکە بە ناوی ئەحمەد ئالان کە تەمەنی 15 ساڵ بووە. لە ئێستاشدا ژمارەیەک لە کەسوکاری و خێزانە ماوەی 4 ڕۆژە لە وڵاتی تورکیان بە مەبەستی هێنانەوەی تەرمەکانیان، بەڵام دەڵێن تا ئێستا هیچ کام لە تەرمەکانیان نەدۆزراوەتەوە. هیچ نەتیجەیەکمان نیە، هیچ کە جوابمان ناتوە. جارێکە 2 ڕۆژ عوتڵەیە، ئەم 2 ڕۆژ عوتڵە جوابی کەسیان ناوەتوانێت ئیمڕۆ بە حساب جوابیانێنن، بەڵام لە هەچلایەکەوانێ ئیخبارمان بووە لە لای قاچاقچێکەوە ئەڵێ هیچیان نەماون. بە حساب نوێیتی 3 دانیان لە هین بیندراوە، دایکەکە و 2 مناڵەکە لە وێنان بیندراوە، ئەویش خەڵکی تر بینیوێتی و تەلەفۆنیان بۆ کردوین. سەبارەت بە بێسەر و شوێنەکانی نقمبووی بەلەمەکە، وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق ڕاگەیەندراوێکی بڵاوکردەوە و ڕایگەیاند 65 بۆ 70 کەس لەو بەلەمەدا بوون کە نقوم بووە کە تەنها 25 کەسیان ڕزگاری بوو. ئێستا 15 تەرم دیارە و 25 بۆ 30 کەسیان بێسەر و شوێنن. وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق ڕاشیگەیاندووە ناسنامەی ئەو کەسانی کە تەرمەکانیان لە نەخۆشخانەی پزیشکی دادوەری شاری ئیزمیر ناسراونەتەوە لەم کەسانە پێگاتون: ژوان کارزان جەمال، ژوان هیوا قادر، ژاڵە هیوا قادر، ژیلا هیوا قادر، خەدیجە محەممەد عەزیز، سیما قاسم یوسف، شەپۆل قاسم یوسف، خانزات قادر تاها، پەیام هادی عەبدوڵڕەحمان، میران هادی عەبدوڵڕەحمان. بەیان کە تەمەنی 43 ساڵە و منداڵەکەشی کە ناوی سەهەندە و تەمەنی 10 ساڵە. زیاد لە 15 ڕۆژ لە تورکیا ماونەتەوە، لە شەوی جمعەشەوەیان لێهاتوە، بەڵام لەبەر نەبوونی و بێکار و کەسابەت وای لات ڕۆی سەری خۆی هەڵگرت. باپی ئامارێکی فدراسیۆنی سەرانسەری پەنابەرانی عێراق تەنها بەهۆی نقمبوونی بەلەمەکەوە 34 هاوڵاتی هەرێمی کوردستان گیانیان لەدەستداوە و تا ئێستا بەشی زۆری تەرمەکان لە ناو دەریای ئیجەدان و نەتوانراوە بدۆزرێنەوە. بژاردە باغێنارتی سلێمانی.